يا سبرا بسوشي خوتان تونشو لحمامي سورة گۆرانی حەمامەکەی سوورەت چیرۆکی هەژاری و دووکەڵ و زووخاوی ئەحمەد شەماڵ ڕەنگەلاتان سیر بێت بەڵام چیرۆکی ئەم جارە ئێمە لەسەر حەمامە هەر کاتێک گوێبیستی وشەی حەمام دەبین ڕاستەوخۆ خۆشوشتنمان دێتەوە خەیاڵ بەڵام وشەی حەمام لای هونەرمەند ئەحمەد شەماڵ جیاوازە و تێکەڵ بە هونەرەکەی بووە هونەرمەند ئەحمەد شەماڵ بەهۆی دەستکورتیەوە لە ساڵی 1970 بڕیاردەدات لە حەمامەکانی سلێمانی دەست بەکار بکات و تا ساڵی 1990 لە نزیکەی 3 بۆ 4 حەمامی شاری سلێمانی کاری تونچێتی و حەمامچێتی کردووە ساڵانێکی زۆر لە حەمامی سوورەت لە ڕێگای ئاگردانەوە وەک تونچی خەریکی گەرمکردنی ئاوی حەمامەکە بووە ڕۆژانە جگە لە گۆرانی وتن بەشێکی کاتەکانی لە بەردەم کوڕی حەمامی سوورەت بووە و دووکەڵ و زووخاوی ئاگرەکەی چەشتووە چەشتی دووکەڵی زۆر لە حەمامەکەوا دەکات ئەحمەد شەماڵ ئازارێکی زۆر بچێژێت هەروەک لە گۆرانەکەی دەڵێت خواردنی برای بچووکی خۆتان هەر تاڵی و دووکەڵە ئەی بۆ کوورەشی ئاشیر وسانەوە قڵ هەری بێ لێم بەتەڵایە خواردنی برا بچووکی خۆتان هەر تاڵ و دووکەڵە هەر ئەم تاڵی دووکەڵە ژوا دەکات ساڵی 1970 لە سیدیەکدا بە گۆرانیەک بەم شێوە باز لە کارکردن و ئازارەکانی خۆی بکات تەکبیرێکم بۆ بکەن ئەمە نەفوسەیە تیری قوڕایەت ئێستا برا بسووکی خۆتان تونچە لە حەمامی سوورە هەروەها جگە لەم گۆرانیە ڕەنگە زۆر بەمان گۆرانی لە شەقامی سەر شەقام خوار حەمامەکەی نووری ئەحمەد شەماڵمان گوێ لێ بوو بێت بەڵام ڕەنگە کەمێکمان هەستمان بۆ کرد بێت هۆکاری ناوهێنانی حەمامەکەی نووری لەو گۆرانیە بۆ واگەڕێتەوە کاو سەردەما ئەحمەد شەماڵ لە حەمامی نووری کاری تونچێتی کردووە لە شەقامی سەر شەقایم خوار حەمامەکەی نووری بەلا ماوە لای کردوای هەوڵ کۆڵان بەدەستی چەپ دەست و تێی گۆڵی یارم هەری وەکو مۆمی کافوریم دەست و تێی گۆڵی یارم هەری وەکو مۆمی کەیافوریم